مێژووی هەموو دەوڵەتمەدارانی عێراق بەرامبەر کورد شۆڤینانە بووە و پاشڕۆخانی ڕژێمی بەعسیش کابینەکانی حکوومەتی عێراقی بە هەمان ڕێچکە بە شێوازی نوێ سیاسەتی شۆڤینانیان لەگەڵ خورماتوودا پەیڕەو کرد. چالاکوانانی شارەکەش داخوازن سەرکردایەتی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان پیلانیان هەبێت بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی قەزاکەیان. دیارە خورماتوو کە ناوچەیەکی زۆر گرنگە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هەم بۆ حکوومەتی عێراقیش کە ئەکەوێتە مابینی هەردوو لاوە و ئەبینین حکوومەتی عێراق تا ئێستاکە سیاسەتێکی ئەوتۆی باش و گرنگی بۆ شارەکە نەبووە جگەل لەو سیاسەتەوە شۆڤێنەی کە بەرامبەر ئەم ناوچەیە بەکاری هێناوە و تا ئێستاکە نەمان بینی حکوومەتی کوردستانیش بە گوێرەی پێویست بەهانای ئەم شارەوە بێت. بەڵام ئەوە ئێستا ئێمە بەرەو ڕفراندۆمە ڕۆین ئەبینین لە داهاتووە ئەگەر سەرکردایەتی کورد ئاورێک لەم شارە نەداتەوە خەمێکی ئەم شارە نەخوات حکوومەتی عێراق ئەبینین سیاسەتێک و فشارێکی زیاترە خاتە سەر ئەم شارە چ لە ڕووی ئەمنیەوە چ لە ڕووی ئیداریەوە چ لە ڕووی داراییەوە. چاودێرێکی قەزاکە هۆشداری دەداتلەوەی بەو هەڵسوکەوتە ناتەندروستەی بەغدا بەرامبەر خورمات و پەیڕەوی دەکات و بێپیلانی سەرکردایەتی کورد لە سنوورەکە وا دەکات جگە لە خراپی دۆخی سیاسی و ئیداری و خزمەت گوزاری دۆخی ئەمنیش بکەوێتە مەترسیەوە. ئەم ناوچانە لە هەموو پرۆژە و کاریشی خزمەت گوزاری فرامۆش کراوە لایەن بەغاوە و من تەسەوری ئەوەکەم و پێشببینی ئەوەکەم لەگەڵ نێزک بوونەوە لەوادەی ڕیفراندۆم و دوای ڕیفراندۆمیش ئەم سیاستانی حکوومەتی عێراق لەم ناوچانە بەگشتی و لە خورماتوش بە تایبەتی زیاتر ئەبێ بۆ پشتگوێ خستنی ناوچەکە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی کاروباری ئیداریەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ئەمنیەوە زیاتر پشتگوێ خات بۆ ئومێدەی حکوومەتی هەرێم هەنگاوێ زیاتر بێتە پێشەوە بۆی گوێ لە داخوازیەکان بگرێ بە تایبەتی لە ئێستادا ئەوەی کە زۆر گرنگە لایەنی ئەمنی شارەکەیە کە بتوانین زیاتر لە ڕێگای دام و دەستگاکانی هەرێمی کوردستانەوە زیاتر کۆنتترۆل بکرێت زیاتر بخرێت ژێر چاودێریەوە بۆ ئەوەی خورماتوو نەبێتە قوربانی ململانی سیاسی نێوان هەرێم و بەغدا و شارەکە ژێرخانی بۆ بنیاد بنرێتەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە و ئەو ئارامیەی ئێستا لە سای هێزی پێشمەرگەدا بۆی دابین کراوە پێویستە سەرکردایەتی کورد پیلانی تۆکمەی هەبێت بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی و بەگەڕانەوەی بۆ سەر کەرکووک و هەرێمی کوردستان. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.